صباحتان بخیر به لهر جهان دوان تماشاوانو گهدار المین هجا هفته صبیب دما پایتخته لهولری وقت می به روش باش به چندین بابت و مجارن جواز ام دست به پروگرام خواهد کنه ام ایروشی باله بکشن لسر دو مجارن یک جه زنگینی و دولمندی زمان کردی یادنجی می باله بکشن لسر بوارکی دنه هنری کو اوجی وینکشانا انکو رسماندنه جبلی با هر دو مجاران و با مدبون دو مهوانان امی بابت تو زانیاریان جی به هفدور بشوپینه لی دست بکه وقت می امی به کرتا نوچه که دست بکن کرم کن بریار نوین وزارت نفخو حکومت هرما کردستان چونه باره جیبجی کرنه وزارت نفخو یا حکومت هرما کردستان هجمارک جبریار نو درباره قدغه چونوهاتنه و رکار نو ین برانگاربون و روبروبون کرونا درخستن لگوری بریار نو وزارت نفخو همو سنترو نورنگه جبو هیما 14 روزان اروها جهنگ اشتیاری و کفتریا چای خانه تینه گرسن ده همان دمده چونه هندر جبونه بازار و مارکت و مولان به بستنا دمام که انکو بکرانینا دمام که ماسک قدغه اما جبوی که جده که هولن ورزشی هلوها ملوانگه به گرتی ده بمینن آهنگیران دعوت و دانان پرسا هنجی قدغه یکی که دن جوان بریارن که وزارت نفخو درخستیه او چونوهاتنا دنابارا پارزگه هرما کردستانه دیگه لعراق جبو هفتیه که جیهاتن سکناندن لالیکی دن جبر بلافونا ویروسا کرونا حتی هفتیه کدن دام فرمانگهان لپارزگاه دهو که حتی سکناندن ماجد سید صالح جیگره پارزگاه دهو که راگهان کوش بو خو پرستن جو ویروسا کرونا حتی 16 هیوه دوام تواهی آدم و دزگهن فرمین حکومی لسینور پارزگاه دهو که تینه سکناندن جیگره پارزگاه دهو که راگهان جی کوچونو هاتن دنابر دهو کو پارزگهن دنن هرما کردستان و عراق و گلکس نوردار به گل رکارن کو وزارت نفخو بالاف کریه دی چند روزن در باس بوده جی 4 حالتین جانج دستانه ل پارزگاه دهو که ویروسا کرونا هاتیه تومار کرون بر پرسنی داری و تندرستی ینوی باجارجی تکزی جه خو پارزیت کن وزارت دربای امریکا ردیکه کوشانده ولاتوان دیگل پکک جویا با بردفکه وزارت دربای امریکا راگهاند بردفکه وزارت دربای امریکا راگهاند کو او نوچین کو بحثا جوینا کار بدستن امریکا دیگل برپرسن پارتی کریکارن کردستان کو پککات ناس کرن جنزیک قندیل دکن دورنج راستی و همو شوی کی جی و نوچین رد دکن راگهانجی کو افجور نوچه تنه پروپاگنده نه همان دمده چافکان یک سربازی لشکریج امریکا راگهاند کو تجوینک در دناورا برپرسن امریکا و پکک چه نبویه تندرستی جهانی را دگهینه کو دایکن توشبو به کرونا دکارن شیر بدنا زاروکن خواه دگر کو د کنگره که روزنامه‌وانی ده ایدروس بردف که انکوره و بره گشتی رخصنا تندرستی جهانی ده کنگره که روزنامه‌وانی در راگ هالدیت بجه او خانمین کو تازه زاروکنوان دبن انکو زاروکنوان جدایی کدبن و توشی کرونا بونه یانجی گمان سران های کتوشی ویروس بونه دکارن لسر داینا شیر به زاروکن خواه بردوام بن و بجن سودن پیدانا شیر دایی که جبو زاروکه گلک جماترسیین کرونا زیده تره وگر امریکا ترامپ جد بیجه اگر کمپانی که امریکی تیک توک نکره اوه ولاتی وینال سر قدغه وینا بردام که دونالد ترامپ سروک ولایت نگرتین امریکا رگهاند که حتی روزا 15 ایلول به اگر یک جه کمپانی امریکی تیک توک نکره اوه بکرانینا وینال ولات خواه قدغه بکه و بردام بکه رگهاند جی او مهلت لبردم کمپانیای تیک توک جیو دانیه کوه کمپانی بفروشه بیک امریکی و دخوازه که او بریار به جیب جی کرن. ترامپ چند جاره کرشه قدغه کرنا بکرانینا تیک توکی کریا و هر وها وی که تومت باردکه کمپانی تیک توک سیخوریش بو چینه دکه
و مەترسیاوێژی لەسەر ئاساییشە نیشتیمانیە ئەمریکا هەیە. کورتای ئەمە بسەرەف دووداهات تەنهاژی مێشن بابەت و مژار و زانیاریێندن دیگەر هەردوو بچۆپینن دوور نەکەبن. بەشێک ji gundnişînan ku rû niştivanên gundên Herêma Kurdistanê heta roja îro jî bi karê ajeldariyê û bixêwkirina pez û mer û malan xwemjûl dikin û çavkaniya serêkiya jiyana wan ye. Ajeldar dibêjin ku di werzê hevînî de ji ber bilindbûna pilên germayê ew neçarin berî wextê nîv ro merên xwe pezên xwe bibin dakû wan bidoşin û herwiha vegerênin cihên wan heta ku dibin sîberê de bimênin. Em ê bi hevdûre biçine nav jiyana ladê an ku gundan yên Herêma Kurdistanê bi taybetî jî li deşta Şerezûrê ji bo dîtina çawaniya doşîna wan weran herwiha çawa roja xwe derbas dikin bi taybetî di werzê germê de. ئیسا ئەمە لە گوندی حەسەنە گەورن سەر بە قەزای دەربەنی خان بینی شارەزور و دەربەنی خان ئیسایش هاور دیمانەتەوە نیمەڕۆیە بۆ کاتی دۆشینی و ئیسراحەت لە شوێنی مەزڵگای خۆی کە نیوەڕوانە ئیسراحەتەکە و دەوری سەعات سێ ڕای ئەدەین بۆ لەوەڕ بۆ ئێوارە سەعات شەش ئەیێنینەوە بەیانیانیش لە 5:30 ئەو ناوە دەری ئەەکەین لە دەی نیمەڕۆی تێرینەوە نیمەڕۆ ئەی تێرینەوە و ئەی دۆشین و خەریکی ئەبی. وەڵام نزیکەی 400 سەرە تر ئێوەکەنیە دو نیوەڕوان ئێمە ئەیدۆشین ماسەکەی ئەنین ئەیکەین بە دۆ و ئەیکەین بە کەری و بەڕۆن و بە کەشک و بەشی خزم و خەری کەشی لێ دەین و ئەتر ئاوا خەریکین ڕۆژانە و بەمەوە سەرقاڵی. خۆش بوو هەنجاران مرۆڤ vegere cihê ku destpêkê jê hatiye ji we ku em hemû divegerin nav gundan em ji nav gundan hatine bajar serdemî ev tiştekî taze ye ku çêbûye mirov zû zû bîra xwe jî bîne tiştekî xweş e bi taybetî ku vê biharê me nikarîbû em zêde biçin seyranan geştan nav gundan nav xwezayê di nav strûştê de biriya dîmenan jî ne tiştekî xirab e
مرۆڤ بێنێ بیراخۆ و خۆشیێژێ ببینێ لێ بێجارەمێ بەحسە خانمەکە شێوەکار بکەن کو بە چەندین تابلۆ و کارێن تایبەت کار دکە و دوێ باوەڕێدا کوب تێکەلکردە خەیال فانتازیا زێدەتر کارێ پەیامێن خۆ بگینە ئەڤ خانم زێدەتر 300 هۆنراوە هەیە و هەروها پشتێک و وڵاتی هۆڵندا ڤەگەرە هەیە بزارکتیاخۆڤە چوێ هۆڵندا لێ ڤەگەرە هەیە ماکورسانێ نال بەدەرێت مێنە دخوازە بە چەندین تابلۆیان شێوەکاری و وان جۆرە هونەرە وان هونراوەیان خوا و شێوەکاریە تێکەڵ بکە تەبێک و بوارەکە دووری بوارێ خواندناوێنە منها فیچەرێکێ ئەنکو راپۆرتێکێ دەربارەی زەینەب دگەل هەفتوو بینن و زەینەب مهوانە منە لە ستۆدیۆ پشتی vê raportê kerem kin. ئەوەی لە حزریدایە بەم جۆرە دەیکێشێتەوە. زەینەب قۆناغ بە قۆناغ کارەکەی دەست پێ دەکات تاکو بتوانێ وێنە سەرەکیەکەی کە دەیهێبێ بیکێشێتەوە. ئەو ماوەیەکی زۆر نییە کارەکەی خۆی بەم شێوازە دەست بکڕوە بەڵام توانیوێتی ئامانجەکەی بپێکێ. ئەو دەڵێ تێگەیشتن لە تابلۆی شێوەکاری و کارەکانی ڕەنگە بۆ هەندێک کەس ئاسان نەبێ بەڵام بینەرەکە خۆی دەتوانێت لێکدانەوەی جیاوازی بۆ بکات. تابلۆیەکی دروست دەکەم بۆ نمونە چاوەک حەزم لێ ئەو کەسانە کە دەیبینن ئێشەکەی لە ناو چاوەکەیان ببینن کە ئەمن دەمەوێت پەیامێکیان پێ بگەینم کە زیاترە کە بەس لە ڕسمەک و کە ئەسپەچ دروست دەکەم بۆ نمونە ئەسپ لە لای من شخصێتێکی زۆر جوانی هەیە و نیشانەی قەوەتی دەداتن و سەربەرزی و جوانی دەداتن و ئەسپ لە شروشتیدا زۆر تێک هەری ئەسپەکانی دی دەبیتن و پێشانی ئاشتی دەدات و لۆیە دەمێ حەزەکەم ینی هەموو کەس ببینیتن کە لە پشت هەموو ڕسمەک پەیامەک هەیە. زەینەب تەمەنی 20 ساڵە و قوتابی پەیمانگایە. هونەرەکەی جیاوازە لە خوێندنەکەی بەڵام حەز و خولیا بۆ کاری شێوەکاری زیاتر هانی دەدات و پاڵنەرە بۆ ئەوەی ڕۆژانە چەندین کاتژمێر تەرخامکە بۆ هونەرەکەی. ئەو باس لە خولیا و هۆکاری هەڵبژاردننی هونەرەکەی دەکات. ئەوەلی دەست ڕەنجینەکەی لە داکەم وەرگرتیا ئەوە لەلایەک ئەو زۆر جوان دەزان ڕسمی بکە بزانام لەوی وەرگرتیا و هەتا گەیشتمە ئەو ئاستەی و بزانام زۆر سپاسی بابم دەکەم ئەوش پشتگیری کردیمە زۆر و بێجگەلەوەی وا هەستم کرد بوو کە هاتمەوە کوردستان و زیاتر ئیشەکانم لە مارێ بووە و لەگەر خزم و کەس و کارەکانم هەستان و دانیشتم هەستم کرد زیاتر لەگەرە من دەگونجێ چونکە بێجگە لە ئیش و کار و خوێندنەکەم لە مارێ زیاتر وەختی ڕسم و ئیشتم هەیە. هەریەک لە تابلۆکانی زەینەب هێمایەکن بۆ نەتەوەی کورد. ئەو لەو بڕوایەدا سروشت و کللتوری کوردستان و بە نەتەوەیکردنەوەی تابلۆکانی دەتوانێت هەوێنی جوانی بنون بۆ تابلۆکانی. جیا لەوەش ئەو چەندین ساڵە کاری نووسینی هۆنراوە دەکات وەکو خۆشی باسی دەکات زیاتر لە 300 هۆنراوەی هەیە و دەیەوێت هۆنراوەکانی بکاتە تابلۆ لە داهاتوشدا لە پێشانگایکی تایبەت نمایشی بکات. هێرۆ مەولودی کوردستان 24 هەولێر. ئەوجە زەینەب بخوال دنها مهوانە خوازن زێدەتر بزان بن کەنگی دەست پێکریە و خوازە چ بکە بەردەوامی بدەوی بواری یانجی ناتەنێ دەمەکە و دەرباز دەبێت لە کارێخوا گەلک بە باشی ئەنجام بدەی زۆر زۆر بەخێر بێ زێنەب نەوزات شێوەکار گەلک مەمنون سپاس خۆشحاڵم کە لێرە ئەم بەیانە سەرەتا دەمێ سپاسی گۆ بکەم و ستافی کوردستان 24 و قەناتەکەتان کە بانگهێشتان کردیمە زۆر بەخێر زۆر خۆشحاڵم کە دەبینم کچێکی ئەوها زیرەک خەریکی وەنەکێشانە جگەلەوەی کە خۆی بارێکی تر دەخوێنە هیچ پەیوەندی پێوە نییە نیە چۆن بۆ هەڵبژار من لە منداڵیەوە کە لە هۆڵندای گەورە بوویمە زۆر احتیمادیان بە دەرسی هونەریان دەدا هەستێکیشم لەو پێدا بووە کە دەستخەتەکەم هەیە لە بۆ ڕسم دروستکردنێ پاشان کە هاتمەوە کوردستان ژیانم هەڕاست گۆڕا دەبا لەگەر کوردینە خۆمان بگونجێم و هەستم کرد کە هونەر لەو بوارە ینی لە هەموو زیاتر لەم دەوشەوە زیاتر احتیمادم پێدا دەستم بە ڕسمی کرد. یەک مانگ بووی
کاتی کە توی بۆ هۆڵەندا بەڵێ یەکمان بووم بەڵێ و چەند ساڵی بووی گەڕایەوە 14 سال لەوێ ماینەوە 2014 هاتینەوە 6 سارە هاتینەوە کوردستان زۆرم پێخۆش کوردەکەت زۆر باشە بەراوردکردن لەگەڵ زۆر و کوردانەی کە ڕۆیان لە ئەوروپا کردووە بەڵێ ئەمە کۆتایی ساری خوێنی هاتبووینەوە 2014 یەکسەر ئۆتڵا بەسەرداهات پێمان نەکرا یعنی بچینە مەکتەبەیان شتێکی دەست پێ بکەین مامۆستای کوردیمان وەرگرت لە مارێ فێرە خوێندنەوە کوردی بووین و پاشان تێکەری زیاتر کوردینە خۆمان بووین و ئەوها پێم کرا کوردی خۆم باشکەم بەس هەرمایتی جارێ هەرمایتی جارێ بەڵام زۆر باشە شتێکی زۆر گرنگە بە تایبەتی بۆ ئەو خێزانانەی کە بۆ نمونە کۆچیان کردووە ڕویان کردووە وڵاتێکی تر دوور لە کوردستان زیاتر منداڵ دەچێتە ناو زمانی ئەو وڵاتە حەزی لێ بە ئەو زمانە قسە بکاتن چونکو خەڵکەکە ئیتر هەمووی بەو زمانە قسە دەکاتن بەڵام زۆر گرنگە لەو ناوڵێ تەنها زمانی دایک بەکاربیێنی ئەویش کە کوردیە دەست خۆش بێ ئەوجا هەر لەگەڵ خوێنەوە دەست بە کاری وێنەکێشانت کردو نیە چەند ساڵی بکەست کرد جوانە ڕسمەکانت حەز دەکەی بۆ ڕۆینەوە ئەووارە ئەمن لە منداریوە یعنی زوو کەسەکان کە دەهات نەمارمانیان لە مەکتەبێ یان لە ناو دەرسی ڕسمم دەکرد زۆر ئاگەم لە دەرسی نەدەبوو برادەکان پێیان دەگوتم دەست خەتت ینی ڕسمکردن زۆر جوانە داوایان دەکرد ئیوان دروستکەم هوردا ئەوها ینی دەموچاو دەکێشیش ئەرۆڵە ئەو چی دیکەش لە پاش ماوەیەک تقریبن ئەوە 5 مانگ دەبیتن ئێستا کە دەستم بە بۆ یاخکردنیش کرد یعنی بە بۆ یاخ ڕسمی بچێشم لەنا ئەو 5 مانگەیەدا ینی ئەو فترەیە زۆر تەرکیزم کرد لەسەر وێنە چێشان و لەنا ئەو ماوەیە کورتە پێم کرا ینی براوکەمەوە لەسەر سۆشیال میدیا خۆم و زۆر خەڵک بە گرنگی وەری دەگرێت زۆر نامم لێ دەهاتن زۆر چاکە لەگەڵمان بە لە ناو سیستەمی بەرنامەکەش داوایە حەز دەکەین لەگەڵمان سەیری بکەی سیر بکەین بزانین لە شار و شارەکانی کوردستان چهەیە چ ڕوو دەدا ئەوە لێرەیە ئەوە هاوکارم دیار جەمالە لە سلێمانیەوە لەگەڵمانە دیار بەیانی باش و هەفکارە من مەسعودجی ژێت هۆکەوێت گەل من بێ لە دەستپێکم دیار وەربگرن چۆن بوو ژێژت خۆش بەڕێ کردە و دوو ڕۆژانە دیار نەبووی بزر بووی دیار بانگتان باش ڕاستی ئەو دوو ڕۆژەی کە لە ماڵەوە بووم لەگەڵ جژنەکانی ڕابردوو جیاوازی زۆری هەبوو بۆ پێی کە چونە دەرۆمان زۆر کەم بوو لە جژنەکانی ڕابردوو بۆ پێی کە من خەڵکی گەرمیانم بەچمەوە بۆ گەرمیان پەیوەندی کۆمەڵایەتیەکان زۆر پتەوە ماڵی باوکم لەوەیە پەیوەندی کۆمەڵایەتەکان زۆر پتەوە بەڵام ئەم جژنە تەنها لە سلێمانی بەڕێم کرد ئەو دوو ڕۆژەش تۆزە هاتمە دەرەوە باقی کاتەکانم هەر لە ماڵەوە بەڕێ کرد بەڕاستی جژنێکی تاڕادەیەک ناخۆش بوو چونکە کۆرۆنا کاریگەری زۆری هەبوو لەسەر تەواوی جوگەکان وهروەها بەتایبەتی بۆ ئەو پەیوەندی کۆمەڵایەتی کە خەڵکی بوو پێشتر ئێستا و پەیوەندی کۆمەڵایەتیە کۆرۆنا بە تەواوەتی کاڵی کردوێتەوە ئەگەر بەمە سەر بابەتی چالاکی ڕۆژ کە ئەمڕۆ چیە بوو لە پارێزگای سلێمانی ئەمڕۆ ساڕۆژی کۆچی دوایی شاعیر بڵێن شەرکۆبێک هەسە کە کەسوکارەکەی و هەروەها ژمارەك لە نووسەران ڕۆشنبیران ئێوارە ئەمڕۆ چنە سەر دڵکۆکەی و کە لە پارکی ئازادیە لەوێ تاجە بوڕینێ دانێن و کۆمەڵێک لە شعرەکانی شێرکۆبێک هەست لەوێ ئەخوێنرێتەوە واروەها بە دەنگی خۆی کۆمەڵێک لە شعرەکانی پیشان ئەدرێ و لێ دەدرێتەوە بڵێن بە شێوکی گشتی تا نزیکەی کاتژمێرێک چالاکی هەیە لەسەر دڵکۆی شێرکۆبێک کەسی شاعیر و لە لایەکی دیکەوە ئەمێ باستەوە بکەم کە دوای ئەو کە دوێنێ وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەیەک بڕیاری دەکرێت یەکێک لەو بڕیارانە داخستنی شوێنە گەشتیارەکان کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ژمارەی زۆری گەشتیار ڕۆیان کردە سنووری پارێزگای سلێمانی وا قەرەباڵغێکی زۆر بەرێکەوتنێکی زۆر دروست بوو بەبێ ئەوەی کە گەشتیاران پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن ئەمەش کە وای کرد کە تەندروستی نیگەران بکات ترسیان هەبێلەوەی کە جارێکی تر لە چەند ڕۆژێکی تر دەرەنجامەکان دەربکەونەوە و حاڵەتەکان ڕوو لە هەڵقشان بکەن چونکە لە ماوەی چەند ڕۆژە کە حاڵەتەکان ڕویان لە دابەزین کردووە تەنانەت
کە دوێنێ گەشتە 19 حاڵەت کامە جێگەی دڵخۆشیە بەلای تەندروستی بۆیە سەر لە نوێ ترسیانەوە هەیە کە حاڵەتەکان ڕوو لە هەڵکشان بکەن بۆیە ئەمڕۆ لیژنەکان چاودێریکی وردی بڕیارەکە دەکەن و بەسەر شوێنە گەشتیارەکانە سوڕێنەوە هەر شوێنێ پابند نەبێت سزا دەدرێت. درستە گەلێک سپاس ji bo hevkarê min Diyar Cemal ji bajarê Silêmaniyê ve didgelme bûy û canê wî ne çawan bêjin Xwedê ya fikir rehma Xwedê lê bê şair û helbestvanê mezinê Kurd xalê xweşbê Şirkopê kes bêguman navekî gelek mezin e ku em qet ji bîr nakin ji alekê din ve hevkarê min Mesûd tu ji nav bajarê Duhokê digelmin bê Mesûd roj baş. بجار الجمتة هيا روشا كشوايز باور دكم باشترند واشند روجن در باسويدا بتابعتي البارزگاه هدوهوكي كوهن ريكار گرتنا بر در باره روبروبونا فيروسا كورونا كرم که زانيارين زدتر الجمتنا ببوره دنگه مسعود تیوه اگر هفکار من علی کار بنج وکو دنگه مسعود نایمن دنگه مسعود نایمن زا تیوه یان نا اجبو امزان بن گل بردوام بکن یان ام نابره که بدنه ده حتی کو چه بکه دنگ از باورتکم باشتر به گلک باشه ام بمنن حتی کو هفکار من مسعود دنگینا باش بما بردام تكن لسر مجارخات قال زينب بله دنگی و گلا باستت امن راست نزانم که دنگی من چه آنها چه و مسعود رجلاش دوباره گلستان من آماجه پیش چنده کردی دوان چند روزن در باز بیدا زور سپاس روزاوی باش بیتن دیسان من بحث و چنده کرد کل روشات هندروسیل دهو که گله که خراب طیباتی دوان چند روزن در باز بیدا اجبر کوب شوی که گله که پیشچاو و پلاس رجیا توش بین کرونا دهو که برای بلنبونی چیتن یعنی دوان چند روز در باز بیدا که تنی وان سه روزا بحث کم 187 کس توش بین که ورجه که جار زوره با پارزگاه که وکیا دهو که بلکه بتنی مت ناف با پارزگاه دو که دم سینه خوشخانه طیبات کرونا و هبوینه و همود کارنت یک دم دابتنی پیشوازی 200 توش بین کرونا بکن لید ویدم یان تدانه که هجمارا گشتی گشتی 718 کسان ما 338 کس ین توجبوی کرونا میتونه و وکیلی کو نخوشخانه طیبات کرونا اول دهو که پر بونه نوکدا کارل سر آماده کردن نخوشخانه آزادی تتا کردن که براستی و گوتناره و بریا گشته سخنه پرزگاه دهو که یعنی روشا دهو که گلک خرابه دی و نکارن پیشوازی توجبوی اندیب کن جبر وجی دیار کشله وزارت نافخو و دی هندک بریار و رکار نو در کتن لید گل و داجوا کو زدهی آریو جورا پراسیونا یا کرونا دهو که جی هندک زدهی سر و بریار هات نکردن وقت را گرتنا دوام فرمی الدام دزگن حکومی حتی کو 15 و مه دیسان گل و داج یعنی گشتی هندک بریار و رکاری در کتن کو دوت خلک دی پیگیر بیتن جبر که ما ترسین نوکل سر پارزگاه دو که اینترنت وان دو سه روز در بازوی دا هندک کس مرینه کو 4 کس کرونا مرینه و رجا که زورا خلکی جی توجد بیتن تا بتاو جهن کو قربال کی درزمن اجبر به پراستین اف جاجنا که گلگا خمگین بو خلک پارزگاه دو که راست درسته سپاس جبوتا هفکار من مسعود جناب باشر دهو که جبوزانیاری انتوی صبح بهیویا تندرستی که باش تمی و روژه که پر برهم و خوشی جبو توان و جمع دگل زینب بردام تکن زینب هر وقت کمه گوتی که جوان کچانه خانمن کو تازه دشتن افواره هنری و هر وها شوکاری بتایبتی رسم کردنه بیرته که کمین تابلو کشه باڵی بیرما لە بۆ خوشکم بوو دەموچای خوش کرد بوو نەخێر زیاتر خەتاتی عربی و کوردی فۆنتی کوردی ئاەتێک بوو ئەوش لە ماڵی خوشکمدا پاشان برادێکی وی هات ئەو گوتی ئەو زۆر جوانێت دەتوان تابلۆیەکی لە بۆ من دروستکە ئەو داوای تابلۆیەکی گەلێک گەورەی کرد بوو 120 بە شێست ئەگەر غەڵەت نەبم ئەوجا کە ئەوم بڵاو کردبەوە زۆر کەس داوای کرد و پاشان ئیشم کرد لەسەر ئەوجا بە خۆڕایی بۆ وانت کرد وڵای لۆ بۆ خوشکم و برادەکەی خۆرایی بەڕاستی ینی سودیان لە وەزاکە وەرگە تازە بووی ئێستا دەتوانی داوای مافی خۆت بکەیت بزەبێت ئەوجا ئێستا لەسەر داواکاری ئیش دەکەم یان تابلۆی خۆی دروست دەکەم و دەتوانن ئەگەر ویستیان بکڕن زۆر چاکە بوارەکە چۆن یارمەتیدا بواری خوێن کە لە پەیمانگەی ژمێریاری ئیش دەکەی چۆن وە
یارمەتی داوی بۆ ئەوەی بچینەوە بواری بزنس و ئەم ئیشت بکە بە بزنس بۆ داهاتێکی تایبەت بۆ خۆت بڵێ وەڵاهی جارێ نەم کردیتە ئەمەلک کە لە داهاتوو دەمێ بکەمە ئیشەکی جددی بەس هەتا ئێستا من ئەوە فکر دەکەمەوە کو دەڕوا و کو خوای هینا هەر لەسەر ئەوەندەی بڕۆم بەس احتیمالیشە لە داهاتوو ینی لەگەر بیزنسێکی خۆم ینی لەگەر هوەرەکەی خۆم بگونجێنم و بتانم بەڕێ ببم بەونەوەی زیاتر ڕسمەکان گزارش لە نەتە و کولتور و ئەوانە دەکەن چی وای کرد ئەو کاریگەری لەسەر تۆ درست ببێ چه پشتیوانی دەکە وەڵاهی پشتیوانی زیاتر داک و باب من بەڕاستی ینی دەستڕنجینەکەی لە داکم وەرگرت و بێ پشتگیری بابم نەم دەتوانانی بگەمە ئەو ئاستەی ینی ئەو حڕێتیدا من بخینم و بۆ نمونە بێمە ئێرە ئەوڕۆ زۆر پشتگیریم دەکەن و هەندێک برادرم هەنا لە کوردستان و لە دەرە وڵات زۆر تەشجیعم دەکەن بەردەوام بم لەسەر ئەو کارەی و بڵێ ئەو هایەوە نییە ئەوجا ئەوە چێ لە دەستتدا کاتێک کە هاتووی لە دەستتدا سێ پرینتم کردینە وەک هەدیەک لە بۆ ستودیۆکەم هینا ئەگەر ویستت تەماشا بکەی ئەوە یەک لە تابلۆیەکان ئەنجە نازانم ئۆکێ دەتوانین پێکەوە ئەوها پیشانی دەین نییە ئەوە پێدرێن ستۆرم ئۆف ئێمۆشن ینی ستۆرمی هەست ئۆکێ ئۆکو بابلیزۆ کەم ژێر دەبێژن ئەوە پێدرێن ئەبستراکت پینتینگ بەڵێ ڕەشەبای ئەوەش کام ئەنگەر ینی ئەوە بەخۆی ئەو هەیە ئەوە بەپان ئۆکێ ئەوە چی ماسکەکە تووڕەبوونی ئارام تووڕەبوونی ئارام بزەبت زێڕەکە نیشانەی قەوەتی دەدا تووڕەبوونەکە ئێرە سۆرە ینی دەیوێ کۆنتترۆلی بکالوێ بە خەتی زێڕی خۆی گرتیە زۆر چۆکە ینی ڕۆشینەوە ئەو بوارە بە قوڵایی خوێندوتە لەسەر ڕەنگەکان و نەخێندیە چونکە لەکنە من هوەر یاسایی نییە یعنی هەموو کەسێک پێناسی خۆی هەیە ئەلۆیە زۆر کەفم بە هوەر دێ زمانێکی عالمیە هەموو کەسێک کە بیوێ دەتانی تێبگە پێشی دەست بە هوەری بکەم شعرم دەنووسی تقریبن 300 شعری بەس بە ئینگلیزیم دەنووسی گوتم ئەمن لە کوردستانم کو دەتانم لە ناو کوردی خۆمان پەیامک جێبەجێ بکەم بەبێ ئەوەی زمانی کوردی بەکاربیێنم چونکە ئەوەندە ڕاستە بەقەوت نیم لێ بۆ تۆ بڵێ درستە هەر سەرکەوتوبی ئەوش خانمێکە زۆر بە تۆ دەچێت هەز دەکەم تۆی تێدا دەبینم وڵا هەست حاولم کرد زۆر دەمو چاوکە وازح نەبی بەسگەم لێ چاوکەشت بزر کردووە بەڵێ بەڵام تۆزێک لە تۆ دەچێت زۆر زۆر جوانە دەستەکان خۆش بێ سەرکەوتوبی زێنەب هیوای باشتر بۆ دەخوازم ئاسان نییە بڕۆینە ئەو بوارە بەڵام خۆشیشە کە ڕۆشتی ناوی هیوای بەرداوامیت بۆ دەخوازم زۆر سپاس بۆمە دەبوونێت ئەم بەیانە ئەوانش لە شوێنێکی باشداری بەجە چەند ڕەوشا سەقایم بە دوورە بشۆپینم زان بن لە باژار و باژاوەکەن کورسانە ڕەوشا سەقای ڕوچاوەیە و پاشی مێ باڵێ بکشێنن سەر زمانی کوردی دەوڵەمەندیە زمانی کوردی دوور نەکەون.
بەجێ هەروەکەمە ئاماژە پێداییمە بەحسا زمانی کوردی بکەن و نۆرمال هەر هەفتی ما ڕۆژێک تەرخان کریە و ئەم چەندین وشەیان بچار زاراڤەیەن سەرەکی یەن کوردی بەهەفتورە شۆپینن ئەوشیش بۆش هەڤنێزیکردنا دیالێکتان هەروەها زاراڤەیەن کوردی ئەوژی سۆرانی کورمانجی هەورامی زازاکی نەهاژی مە پێنج وشەیان دیگەر هەفتوو بشۆپینن وەریان بچنە ناو مژارێ مە بەحسا ڕۆژ باش بکەن سپێدە باش ڕۆژ باش کورمانجی و سۆرانی وەکویەکە بە هەورامی ژرد بێژن ڕوتوەش هەروەها بزازاکی ژرد بێژن ڕۆژ باش ینی گەلێکی هەفتوو نێزیکە نەرزێدە دوورە هەن وشەین سەرەکیانە دناوا زمانێکی دێت بە کوب چەندین دیالکتان بە هەمان شێوەی بێگوتن چاوەڕێ بووم بە سۆرانی لە بەندێ بووم بە کورمانجی چەمەڕوان بووم بە هەورامی ئەزبایبی بە زازاکی لە خەو هەستان ژە خەوڕابوون بە کورمانجی بە هەورامی ژە دبێژن جەورم ور ئیستەی کچێکی زەحمەتە لێ مرۆڤ دکارێ بێژێ هونڕە ورشتووە بە زازاکی ژێرە دبێژن ئەوژی هێ زەحمەتتر دبێژ ژە هەورامی بە سۆرانی دبێژێ باوەری کرد بە کورمانجی دبێژن باوەڕ کرد بە هەورامی ژێر دبێژن باورش کرد بە زازاکی دبێژن باوەڕ کرد یعنی بچێکی نێزیکێک هەبدوو بە سۆرانی ئەم دبێژن ون بوو بە کورمانجی ئەم دبێژن وەندا بوو بە هەورامی دبێژن گومبی بە زازاکی دبێژن ڤین بیا جنهاجی دگەل مامۆستا سەفەرکەریم کو بخوا مامۆستای زمان و ئەدەبەل بە دەرێ دناڤاستە دوێ دەتگەلمە بێ مامۆستا بەینی باش ڕۆژ باش ئەوی تر چ بوو ڕوتوەش نیە سپێدە باش زمانێکی دەولەمەندە یان هەندێجار لە هەورامی دەڵێن سەواتا خێر سەواتا بەخێر بخێر سب بخێر سبها بخێر نە بە کورمانجیش دەڵێن سبها بخێر بۆیە دەڵێن زمانی کوردی جۆرێک لە تێکڵاوی هەیە لە نێوان هەر هەموو دیالێکتەکانی زمانی کوردیە ڕوێ زمانڤە دچێت بسەر چ ماڵباتێڤە ئەگەر زێدەتر چونکو لە کات بەرەو کات هەندێک لێ کۆلینی زیاتر دەکرێتن دەڵێنەوە لە خێزانی فلانە زمانە و جە زمانی کوردی ئەگەر تۆزێک شۆڤی خۆی لە ڕاستیەدا پۆلێنکردنی زمان بە شێوازێکی گشتی لە نێو هەموو زمانەوانەکانی ینی هەموو زمانەکانی سەر ڕووی زەویە سەدان ساڵە بەڕاستی لێکۆڵینەوە لەسەر زمان دەکرێت و پۆلێن دەکرێن و جیا دەکرێنەوە ڕیز دەکرێن حتا دوا پۆلێنکردن کە من کاتی خۆی لە زانکۆ ئاگاداری بووم دابەشکردنی زمانەکانی سەر ڕووی زەویە بەسەر دوو بەشە هند و ئەوروپی و ناهند و ئەوروپی ئەو دوو باوەڵێن ئەو دوو بەش بۆ ئەوەی هیچ زمانێک نەمێنێتەوە لە ژێر بڵێن عەلەمی هیچ یەکێک لەو پۆلێن کاریانە جاران دابشکردنی تر هەبوو مەسەڵەن هەندێک زمان نەدەچوە ژێر بڵێن بەیداخی ئەو زمانەوە لەبەرەوە ناچار دابشیان کرد بۆ دوو بەشی زۆر سەرەکی بەربڵاو کە هیچ زمانی هند و ئەوروپی و ناهند و ئەوروپیە کە زمانی کوردی سەر بە زمانی هند و ئەوروپیەکانە سەر بە خێزانی زمانە ئێرانیەکانە یعنی ئێمە گەر بگەڕێنەوە بۆ ڕەچەڵێکی زمانی کوردی دەبێت ئاوای وا تەماش زمانێکی هند و ئەوروپیە و زمانێکە سەر بە خێزانی زمانە ئێرانیەکانە بە هەموو لە ئێرانیان فارسی دەبی ئەوە وڵا دەڵێن ئێرانی زیاتر بەڵێ چکە بڵێ فارسی فارس وەکو زمان بەڵام ئێرانیەکان لە کۆمەڵێک وەکو دەڵێ ئێرانی کۆن با بڵێن لە کۆمەڵێک زمان و قەوم و نەتەوەی جیاجیا پێکهاتوون بۆیە ئەو ناویان لێناوە ڕۆژەڵات ناسەکان کاتی خۆی بەو جۆرە ناویان هێناوە باشە دکتۆر چی هەیە لە سەبارەت بە زمانی کوردی ئێمە هەتا ئێستا نەمانزانیوە ینی چی نهێنیەک هەیە واللهی ئەزانی چۆنە بەڕاستی دەبێت زمان خۆی لە خۆیدا ینی خۆی ئەگەر تەماشای زمان بکەین هەموو زمانەکانی سەر ڕووی زەوی زانە زمانەوانیەکان بە دیاردەیەکی سەر سوڕهێنەر تەماشایەک فعلەن لە ڕاستیشە هەروایە ینی تەماشای زمان دەکەی دیاردەیەکی سەیرە ئەم هەموو گۆڕانکاریە بەسەر زمانادی ئەو هەموو پێشکەوتنە ئەو هەموو قسەکردنە ئەو هەموو گۆڕانکاری و جموجۆڵە لە زمانادێ و یا مەسەلەن منداڵ لە منداڵیەوە فێر دەبێت چیە تواناکەیە ئەو توانایش خوای گەورە بەخشیوێتی بە مرۆڤ تۆ تەماشا بکە لەسەر ڕووی زەویە ئەو هەموو بوونەوەرە هەیە ئەو هەموو گیان لەبەرە هەیە ئەو هەموو ینی ڕووەکە هەیە تەنها شتێک کە ژیان لەبەر بێ زمانی هەبێت وەک زمانی مرۆڤەوە ڕاستە ئاژەڵەکان و هەندێک گیان لەبەری تر جۆرێک لە زمانیان هەیە بەڵام هیچ کام وەکو مرۆڤ توانای ئەوەی نییە کە قسەی پێ بکات و
دەربڕینی داهاتوو و ڕابردوو ئەوانەی پێ بکە تەنها زمانی مرۆڤ ئەویش خی گەۆک و دیاری بەخشوێتی بە مرۆڤێ من نابێ ئەو دیارە بە بێ نرخی تەماشە دروستە تۆ دیارێکی بچووکت بنێ برادێکت لە شوێنێکی باشە دایدنێ و بە باشی بەکارهێنی دروستە بەڵام زمان دەبێ ئێمەش وەکو دیارێ بە نرخەکەی خی گەورە تەماشایکەین و ڕێزی لێ بگرین. ئەو دکتۆر دەڵن زمان دروست نابێ ئەگەر کۆمەڵێک خەڵک پێکەوە لە شوێنێکدا کۆنەبنەوە ئەو بەو جۆرە زمان دروست بوو ئەویش زمانی پەیوەندیە کە کۆمەڵە کەسێک لە شوێنێک بە یەکتر گەیشتن و دەستیان بە قسەکردن کرد. سەبارەت بە زمانی کوردی ئێمە 40 ملیۆن کەس لەوانەیە زیاتریش بین دابشکراوین لەسەر چەندین زاراوەی سەرەکی کوردی کورمانجی سۆرانی کورمانجی خواروو و ژوورو پێ دەڵێن هاورامی زازاکی لۆری ئەردەلانی ینی ئەگەر زۆر زۆر بڕۆین زۆرە تەواو نابێ ئێمە لە ڕووی زمانەوە زمانێکی دەوڵەمەندین بێگومان زمانی کوردیچێکە لەو زمان باوە قسە ئێمە ژنا بە قسێ زانە زمانەوانەکان کە هەر لە کۆنەوە با بڵێن لە چەند ساڵ 200 ساڵێک پێشتر یا 150 ساڵێک پێشتر ڕۆژهەڵات ناسەکان هاتوون لێکۆڵینەوەیان لەسەر زمانی کوردی کردووە ئەو دابشکاری کە جەنابەت ئاماژت پێدا ئەو دابشکاریان کردووە لە نێوان زمانی کوردیش مەسەن بۆ چوار لەهجەی سەرەکی کرمانجی ژوورو کە بڵێن لە هەموو ناوچەکانی بادینانەوانی کە بە بادینی پێمە بە هەڵە هەندێک جار دەڵێن بادینی بەڵام بەکاری دەهێنین بڵێ بۆتە تازە وەکو دەڵێ بووە کللتورێک بەکاری ناکرێت شتێک بەغەڵەتی بە کللتور نابێ نەخێر ناوەڵە ناوەڵامیش لەگەڵەوانێ بەس کرمانجی ژوور و بڵێن ئەوانەی کە قسەی پێ دەکەن و ناوچەکانی خۆیان دیاری کراوە کرمانجی خوارو کە سۆران با بڵێن دەگرێتەوە بۆچی سۆرانی پێ دەگوترێ کورمانجی ینی چون خۆی کرمانج ینی کورد هەر بەو معنایە دێ ینی دابشکاری کە بۆ زمانەکان مەسەن ئەڵێ کرمانجی خوار و کرمانجی ژوور بەڵام ناڵێ مەسەلەن بۆ نمونە کرمانجی لۆڕی یا کرمانجی گۆران هەر دەڵێ دیالکتی لۆڕ دیالکتی گۆران کرمانجی خوار و کرمانجی ژوور و یاخود سەروی پێدەوت ینی ئەوە ئیسە بۆ نمونە زازاکی و هەورامی بەشێکی سەرەکین لە دیالکتی گۆران شەر بە دیالکتی گۆران جەنابەت لەوانەیە بزانێ لە باکووری کوردستان بەشێکی زۆر زازاکی تایە زازاکیەکان لەگەڵ هەورامەکانە کاتی خۆی ئەم دابشکاری کردو خۆ ئەتەرنێت و تەلەڤزیۆن و سەتەلایتوانە نەبوو بە ڕۆژهەڵات ناسەکان هاتوون چون بۆ نمونە لە باکووری کوردستان لەگەڵ خەڵکی کوردی ئەو ناوچە قسەیان کردو پاشان هاتوون لە ناوچەی هەورامان و ماچۆکانی کەرکووک و گۆرانەکان و هەنە قسەیان سەیرەکەن ئەمانە زۆر لەیەکەوە نزیکن بۆی هەمویان خستونەتە ژێر بەیداغی دیالکتی گۆرانەوە بەو دەوڵەمەندیە مامۆستا حتا ئەم ڕۆژ کە ئەو چەندین ساڵە هەوڵ دەدەم بۆ نمونە بە سۆرانی و کورمانجی قسە بکەم و لە زۆربەی زاراوەکان تێدەگەم هەتا ڕۆژی ئەمڕۆ هەندێک کەس هەیە پێم دەڵێ ئەوە بە چه زمانێک قسە دەکەی نەک تەنها خۆم لەوانەیە زۆر کەس هەیە ڕوبەڕووی ئەو قسەی دەبێتن ئەوە شتێکی زۆر زۆر هەیە کە زۆر جار حەزەکەم باسی لێ بکەم ئەوە زمانێکی جیاواز نییە ئەمە زاراوەیە دیالکتێکی کوردیە بۆچی هەتا ئێستا لە ناو کووردە لە یەکتر تێناگەن خۆی ئێستا زۆر باشەوە جەنابەت لەم سەردەمە نوێ ژیاوی بۆیە مەسەلەن تۆزێک ناڕازیت بە وەزعەکە لە سەردەمی ئێمەمان زۆر ناڕازی دەبوو بێگومان پێشتر بڕوا دەکەی یعنی ئێمە خەڵکی بڵێن منتیقەی لای هەڵەبجە و هەورامان ئەوان کە هاتینە هەولێر لە ساڵ 1970 ئێمە بەش بە حاڵی خۆمان خەڵکی هەولێر قسەی دەکرد لی تێنە دەگەشتین ئەوانش لە ئێمە تێنە دەگەشت ساڵی 1970 یعنی تقریبا 32 ساڵی پێش ئێستا خەڵک لە یەکتری بەو ئاسانێت جارێ بادینان و سۆران با بڵێن ئەوانش هەرگیز لە یەکتری تێنە دەگەیشتن ینی مەبەسم بە گشتی ئەجی ناخۆ خەڵکی تێگەیشت و مستەقف و ڕۆشنبیر تێدەگەیشتن لە یەکترەوەن بە حکومی خوێندەواریەکان بە حکومی شارەزایان و تێکەڵیان بەڵام خەڵکی ئاسایی مستحیل بوو لە یەکتری تێنە دەگەشت تەرجمت دابنای بەو هەموو تەکنۆلۆژیای پێشکەوتن و ئەوانەش هێشتا هەتا ڕادەیەک زۆر کەم لە یەکتر تێدەگەن بوو خەڵکی بادینان ئێستا زۆر هەنگاوی زۆر باشی ناوەستە مەسەلەن زۆربەی ڕۆشنبیرەکانی با بڵێن ناوچەی بادینان و هەموو هەورامیەکان دەتوانم بڵێم هەمویان بە ئاسایی سۆرانی دەزان دەتوان قسەی پێ بکەن بەڵام بەداخەوە بە پێچەوانەوە ئێمەمانانی خەڵکی منتیقی با بڵێن هەورامان و سۆران ئەوانە کەمتر دەتوانین فێری لەهجەی بادینانی بین یاخود کرمانجی ژووری بین یا ئەوانی تر سۆرانەکان یا بادینەکان کەمتر فێری دیالکتی گۆران یا بەشێکی یان هەورامی یا ماچ و لەهجەکانی تر دەبن ئەوەش بەڕاستی کاری دەوێت ئێستا هەنگاوێکی باشە ئەم دەستگا ڕاگەاندرم سۆشیال میدیە خەڵکەیە هەوڵ دەدا
لەهجەکان زیاتر بناسیێنێ ئەوش هەنگاوێکی باش. ئەوجا مامۆستا لە ڕووی ڕێزمانیەوە کورمانجی خواروو و سەرو چ جیاوازیەکی هەیە و چ لێک نزیکبوونەوەکی هەردووکیان تاوان هەر سەر بە زمانی کوردین لەوانەیە ئێمە دووش ڕۆنانمانێ ڕۆنانی سەرەوە ژێرەوە ئێمە لە هەردوو ڕۆنانەکە ئێمە دەتوانین زمانەکان یەک زۆر نێزیکن لە یەکەوە بەڵام تەنها ئەوەندە هەیە کاریگەری ناوچەگەری ناوچەی مەسەلەن و شوێن دوور و نزیکی لە ناوچەیەکەوە کاریگەری هەیە مەسەلەن بۆ نمونە ئەوانەی کە لە باکووری کوردستان دادەنیشن ئەو ئەوانەی کە بە کرمانی ژوور و داخڤن کاریگەری زمانی تورکیان لەسەر ئەوەی لە ئێران دەژی زمانی فارسی ئەوەی لە کوردستان دەژی باوەڵێن باشوور کاریگەری زمانی عەربی لەسەر ئەوە وەکی تریش لە ناوەڕۆکی زمانەکە مەسەلەی ڕەگەزی نێر و مێ لە ناو هەورامانە جیاکاری کراوە وەکێکە لە دیاردەکانی پێشکەوت نەک پێشکەوتنی زمان ینی خزمەتکردنی زمان و لە بادینانش هەر هەمان حاڵەت با بڵێن لە کرمان ژوورش هەمان حاڵەت هەیە ڕەگەزی نێر و مێ لە یەکتری جیا دەکرێتەوە بەڵام بەڕاستی لە ناو سۆرانە نەخێر ئەو جیاکردنەوەمان نییە. لە ڕووی پێکهێنانی ڕستەکە هیچ جیاوازیەکی هەیە بڵێ لە ڕستەکانە مەسەلەن لە ئێمە لە ڕاناوەکانە ڕاناوە سەر بەخۆلکاوەکانی کرمانجی ژوور و لەگەڵ سۆرانە جیاوازیمان هەیە لەگەڵ هەورامانیشا جیاوازیمان هەیە بەڵام لە ڕووی دەربڕینەوە نەخێر ئێمە ناڵێم زمانێکین سەر بە زمانی ئێرانیەکانین تەماشا دەکەی لە ڕێزمانی فارسیەوە زمانی و تایبەتی لە هەجەی هەورامی باڵێن گەرێک نێزیکیەکە هەیە بۆچی لە کورمانجی سەرودەنیا لەوێ بەکاردێ و لە هەورامانش کاتی خۆی لە ئاڤێستا و زمانی قەدیمە بەکار هاتووە ینی وشەیەک نییە تەنها تایبەت بێ بە بادینان بڕاب کە ئێستا خەڵکی تەوێڵا لەگەڵ بیارە بەکاری نایێنێ کە تۆزێک بینیانەگە نازم شارەزا بەڵام بەکارێن ئێستش ئەو هەر لە قەدیمە لە ئاڤێستاشە بەکار هاتوو لە هەورامی قەدیمە بەکار هاتوو بەس ئێستا وردە وردە بەکارنایە زیاتر گوێزراوەتە بۆ ناوچەی بادینە. مامۆستاگەر زانیاری هەبێ زمانی کوردی لە چەند وشە پێک هاتووە دەڵێن دەوڵەمەندترین زمان لەسەر ئاستی جیهان زمانی عەرەبیە کە لە 12 ملیۆن و 300 وشە پێک هاتووە. ئەگەر لە کۆڵینتان هەبێ زانیاریتان هەبێ تا چەند دەڕوانم بەنسبەت ژماری وشە بەردەوام زمان گۆڕانکاری بەسەرادی بەردەوام وشە دەڕوا و شش دەمرێ لەبەرەوە تۆ ناتوانانی مەسەلەن حتا ئێستا سەرژمێری مرۆڤایەتی یا مرۆڤ ناتوانێت بە دەقیقی بڵێ ئەوەندە پێک هاتووە هیچ شارێکیش مەسەن لەوانێت تۆزێک ئاسان زمانیش بە هەمان شێوەیە بە هەمان حاڵت بە هەمان گۆڕانکاری بە هەمان دیاردە دێت و دەڕوە وشە هەیە دەمرێت بەکار نایە و خەڵک بەکار وشەش هەیە دێتە ناو قسەکردنەوە حەسب ڕێککەوتنی کۆمەڵگە لەسەری بەرەوە ناتوانانی بڵێ مەسەن ئەم زمانە بەڵام لە ڕووی پێکاتنی بۆ نمونە دەنگەوە لە ڕووی پێکاتنی پیتەوە لە ڕووی پێکاتنی ترەوە دەتوانانی مەسەلەن ئاماژە بدەی بەوەنە زۆرترین کەمترین زمانێکە وەبزانم 11 پیت بەکارهێن 11 دەنگ بەکارهێنن پێداویستەکانی زمانی خۆیان هەموو پێداوینەکە لە 50 پیتیشمان هەیە مەسەلەن بوون 50 دەنگیشمانێ ئەو جا پێداویستەکانی ئەو زمانە جێبەجێ دەکەن بەڵام هەر بۆ زانیاری جەنابشتان هیچ زمانێک نییە لەگەڵ زمانێکی ترە جیاوازی هەبێ ینی مەسەن ڕووی پێشکەوتن و دواکەوتنەوە نابێ مەسەن بە زمانێک بڵێ ئەمە زمانە پێشکەوت و ئەمە دواکەوت دەبێت چی بەکاربێنین بڵێن ئەم زمانە خزمەت کراوە ئەم زمانە خزمەت نەکراوە خزمەت دەکرێت مامۆستا خزمەت لە ڕێگەی ئەعلام و لە ڕێگەی دروستکردنی زمانی ستانداردەوە بەداخەوە ئێمەی نەتەوەی کورد وەک چۆن دەوڵەتمانیە بەداخەوە هەتا ئێستا زمانێکی ستانداردمانێ کە وەکو عرب وەکو تورک وەکو فارس وەکو هەموو نەتەوەکانی تری سەر ڕووی زەوی یەکێک لە کێشە هەرە سەرەکیەکانی ئێمە بەڕاستی نەبوونی زمانی ستانداردە. ئارامی و لاتینی کە هەردووکی بەکاردەهێنرێتن لە ناو دەربڕین و نووسین و ئەوانە ینی سۆرانی بە ئارامی دەنووسرێ کورمانجی بە لاتینی دەنووسرێ ئەوەش تۆزێک دوورکەوتنێکی دروست بێگومان ئەوش کێشەیە ئێمە نووسینی جیهانیمان هەیە باڵێن پێی دەوتێن نووسینی جیهانی و نووسینی لاتینی با بڵێنەوە ئەو جۆرە نووسینانە هەندێک لە کێشەکانی زمانی کوردی حەلەکەن چارەسەر یەکەم ئێمە هەندێک دەنگمان هەیە کە بەکاری هێنین ڕۆژانە لە زمانی کوردی بەڵام ناتوانین بینووسین وێنەی بکێشین لە سۆرانیا با بڵێن لە زمانی کوردی خۆمانە بەڵام لە نووسینی با بڵێن کە پێ دەوترێت جیهانی بەڕاستی ڕاستیەکەی دەتوانین ئێمە ئەو کێشانەمان حل بکرێت و حلیش بۆ ئێستا دەبینی لە ناو تەلەڤیزیۆنەکان ئەو گرفتانە نەماوە هەردووکی هەردووکی بەکاردی
زۆر چاکە چه قسەیەک هەیە حەزەکە سەبارەت بە زمانی کوردی بە ئێستا تەماشەوانێنمان ڕابگەینێ ئەگەر وڵی چەندە خزمەتی زمان بکرێت چکە زۆر لە دوژمنانی کورد هەمیشە هەوڵیان داوە بۆ لە ناوبرنی زمانی کوردی بەڵام تایسە خۆشببختانە پێیان نەکراوە ئێمەش دەبێ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو دەستگاکانی ڕاگەاند و پەیوەندیدار گرنگی زیاتر بە زمانی کوردی بدەین هەتا پێمانەکە بۆ هەموو لاجەکان نەک تەنها یەک گرنگی بە یەک لەهجە بدەین هەموو دیالێکتەکانی زمانی کوردی وەک یەک پێویستە خزمەت بکرێن دەستخۆش مامۆستا ئەمێ هەوڵ بدەن دەمێن بێدەژی زیاتر سەر زمانی کوردی باخەون ها ئەم ئەوەیەکی گشتی بەحسەتکەن هێدی گەلوان بڕگەین و هەفتانە مامادەتکەن ئەمێ کووری بچنە ناو بابەتە زمانی کوردی حتاکو هەر کوردێک لە هەر جهەیەکی کوردستانی بەیان لە دەرەوەی وڵات بێ بکار بێ زمانی خۆ ناس بکێ زمان ناسنامەیەمەیە ئەگەر زمان نەبێ ئەم ژینینن هەر وەک نیشانەمە ئالایەمەیە گەلێک سپاس بۆ مامۆستا سەفەرکەری مامۆستای زمان و ئەدەب و تتگەل من بووی لە ناوستۆ دوێدا مالی ئاوا وێجا هەفکارە من هێرۆ ئیرۆ دەماکەواتە بوو دەوامێت گۆزە چم هێکەی قەلاندی سۆرکری بخۆم ئەوێجەنزانم هێرۆتن هات جهێکی خواردنی یانەمێ ڕۆژەوێ بە دوورە بشۆپێنن تەجه گۆهارتیە ڕۆژ باش هێرۆ ڕۆژ باش گولستان دوای ئێرە دەچم هێلکەکە دەخۆم خەمت نەبێ دوای کە خواردشم بۆ تۆشی باز دەکەم کە هێلکەی کوردەواریم خواردە هێلکەی بازاڕیم خوارد گولستان بازاری قەیسەری هەولێر یەکێکە لە بازاڕە ناودارەکانی ناو شاری هەولێر بێگومان خەڵکێکی زۆر لەم بازار بەڵام سەرەتای بەیانێشتا دوکان و بازار نەکراوەوە بەڵام دیمەنێکی جوانم بینی ئەوڕۆ لانکی کوردەواری ڕەنگە لە بیریش چبێتەوە ئەم لانکانە لای بۆ دەکەم دوو قسەی خۆشی بۆ دەکەم ئەم گۆرانیانش لە کوردەواریدا دەنگدانەوەی زۆری هەبووە و منداڵی ناو لانکی ژێمە خۆمان منداڵی ناو لانکیم بۆی بەیانیان زوڵ دەستی منداڵی ئێستا زیاتر بۆتە منداڵی پۆبزی و منداڵی ئینترنێتوانە و فرامۆش کراوە جۆری لانکەکان وەستا ئەیات ئێستا لانکەکانی هێنا و داینا منیش پێم جوان بوو کە بۆ ڕاستەخۆیکی بەیانی باش بە هەر باسی خواردن نەبێ لانکی کوردەواریش باسکەین وەستا لانکەکان ئەمڕۆ هێنا ڕێزت کرد لێرە چەند جۆرە لانکت هەیە لە چ جۆرە دارە زیاتر سوود وەردەگری بۆ لانکەکان بەخۆم بیگرمێنە تو دیگرین وەستا تۆ پابەندی ڕێنمایەکانیشی تاوەش بڵام گولستان زۆریشی برسی بوو لەبەر ئێمە وەستا سپاس دەکەم سەلامەت بی سپاس دەکەم ئێمە بە زۆری داری ئەسپیندار دەکەینە ئیش ئەو دارە سپیندارانە بەڵام لە بازارش هەیە ینی لانگچی ئەو سێنسیە ئەوە بەخۆی تەبەقەی بلۆکە بەڵام ئێستا خەڵک زۆری ئەو دارە سپێ دەکڕیت چونچی ئەوە بەخۆی دیکۆڕە مەنزەرە نەکو برێم شتەکەی بشتێنەوە بەڵام ئەو جارێک بەر بتەوە عدم دەبی دەشتێ بەڵام ئەوە چەند بەریش ببتەوە زۆر ئەگەر ئەو پێچکەی بشتیانەوەکەوەی بشتی ئەگەر زۆر بە زەخت بەربتەوە ئەگەنا هیچی لێ نایەت وەستا باوی لانێکەوە خەڵک دێن لایەنێک دەکرێت ئێستاش بۆ منداڵەکانی یان سەردەمەکە گۆڕ وەڵاهی خەڵکە ئەوانی کە مەقسەد کە ئەوەیان بەکارهیناوە هەر ئەوەی بەکاردەینەوە قەت وازان لێ نەینابرێ وەڵاهی ئەمن وازەلان چ دەین و چتکە بەکاردەین و لەبەرەوەی ئەو سوودێکە لە ناو لانچێ لە هیچ تشکە نییە جیاوازی لانکی ئێستا لەگەڵ لانکی کۆن لە سیدا زیاتر لە مۆدلەکانێتی لە تەزینەکانێتی لەچیە ئەوەی کە ئێستا زیاد کرایە لەگەر لانچی مەقسەد پێشان ئەوەی بۆ زیاد کراوە ئەو دیکۆڕە بەڵام ئەمە هەر لەسەر شتی قەدیم ئەوانی کە قەدیم برێکە برێ زمانی با و باپیران کە کو دروست کرا ئەمە هەر لەسەر ئەو شێوازە دروستمان کردووە ئەوەی کە ئێستا گۆڕاوە ئەوەیە ویست و داخوازی لەسەر کۆنەکە زیاترایانەوەیکە وڵی بە زۆری هەر خەڵک ئەوەی داوا دەکەن هەر ئەوەی داوا دەکەن زۆر عنی ڕەواجی هەیە خەڵک زۆر داوای ئەو نەو ئەلانکەی دەکە باشە زۆر سپاوەستایە دەزانم تۆ کاتمانگرتی بەرسی شتێک هیوادارم ڕۆژێکی خۆش دەست پێ کرد دەبێت سەرتایەکی خۆش گولستان لانکن هەروەکو کوتمان کە لە ناو فۆلکلۆری کوردەواریدا دەنگدانەوە هەیە دەسرازە و لانک و هەروکو خۆشی گۆڕانکاری بەسەر هاتووە و بێگومان خەڵکی شەشتاوی سووداخوازی لەسەر ماوە ئێمەش ئەمڕۆ بە لانکی کوردەواری دەستمان پێکرد هیوادارین کە ئەو کەسانە ئێستا نووسون هەستن بۆ شەوانەش زووتر بخەوە بۆی کە ڕۆژێکی خۆش پێت نەگوتم هەتا چەند مانگی لە ناو لاندەکە دەخەوتی بە پێی زانیارەکان ئەوەندەی لە بیرم مابێ لەو لانکە دەخەوتم زۆریشیان ڕادەژەندی نەگە سامان ناوای لێ دەهات ینی هەندێک شتم لە زاکرێدا ما بۆم باس دەکەن گەلێک سپاس شوبە هەفکارە من هێرە مەولودیش نەباشەرێ هەولێرێت گەلمە بوویش خۆشێ دەوڵەمەندیە زمانی کوردی ژێرە کوڕوانجی دبێژن دەرگوش
بسۆرانی لانکیان لاندکێ gelek bikartînin vê ce ev jî nîşaneya zengîniya zimanê me ye. Xwazî hêro ta roja got dînel vir bû tu çûbayî vê bazara landikan an ku landikê ji ber ku wê jî stranek gotibû stranek folklorî kevnê Kurdî lanik lenkole tiştekî wisa bû bawar dikim. Ew jî gelek dengvedan hebû lê tevî wêkê gelek spas û nûşîcan bê hêkê sorkîrê kurdewarî ku hûnê bixwin vî awayî jî gihane dawiya programa xwe ya îro dawî programa min vê hefteyê digel we di rojbaş de rojên bêde jî çendîn babet û zaniyarî mijar rojbaş digel we dibê lê heta careke din bimênin di nava xêr û xweşê de û xatirê we.